لە خانەقین ئەمڕۆ یادی نەورۆز کرایەوە ئاگری نەورۆز لە ناو فەرکی حیزب پشتیوان کرایەوە بەڵام ئاهەنگەکە تێکدرا لایەن چەند کەس و گروپێکەوە بەڵام خەڵکی خانەقین کوردی شاری خانەقین هەمویان لێرە کۆبوونەوە دووبارە سرودی ئەیرەقی بیانوتەوە و ئەم دیمەنەی کوردبوونەوەیان دووبارە کردەوە ناو شاری خانەقین پێم باشە بڕۆم بۆ لای ئەو هاوڵاتیانە قسەیان لەگەڵ بکەم سەبارەت بە یادی نەورۆز کە ئەکەنەوە لە شاری خانەقین. ئەو کاتت باش یادی نەورۆز چۆن لە خانەقینەکەنەوە؟ هەموو ساڵێک بە خۆشی و ئاشتەوایی یادی نەورۆز سازە درێت ئاگرەکرێتەوە ئاهەنگەکرێت بەڵام ئەم ساڵ بە بۆنەی یادی وفاتی ئیمام عەلی عەلەیهی سەلام بڕیار وابوو ئیتر مجرد بەس اتفاقەکە وا بۆ ڕێککەوتن مجرد ئاگرا بکەنەوە بەڵام کەسانێکە کە یانەوەیەت بەرنامەیان هەیە یانەوەی خانەقین ئاژاوە لە خانەقین بنان خانەقین تێک بدەن پێیان دەڵێن خەیاڵتان خاوە نەبووتانەکرێ بۆ سەدام حوسێن پێ نەکرا ئاگرەکە بکوشێنێتەوە نەبوو ئێوە نەبووە غێر تویش ئەکرێ ئاگر بکوشێننەوە. خانەقین شارێکە بەیەکەوە ژیان کورد عەرەب تورکمان سوننە شیعە کاکەیی هەمووی بە ئاشتەوایی بە خۆشی تێئاژێ بۆ ئینشاڵڵا هەروە ئەمێنێت و بەردەوامیش وا بێت. دەستەکانت خۆش بێت زۆر سوپاس. ئەمە ئەو دیمەنانن کە ئەبینن سەرجەم خەڵکی خانەقین هاتوون لێرە ئەم یادە زیندوو دەکەنەوە بە وتنی سرودی ئەیرەقی گربوونەوە لە دەوری ئەو ئاگرا. من پێم باشە بڕۆم بۆ لای ئەم پیاوانە. سەلام عەلەیکوم. باسێک لەو ئاهەنگەمان بۆ بکەی ئەمڕۆ چۆن ڕێکتان بۆ ئاهەنگی ئەنجیلانە؟ وەڵێ ماوەی هەفتەیەکە ڕاستی توای اتفاقمان کرد لەگەڵ لایەنان هەموو لایەنان خانەقین اتفاقمان لەگەڵیان کرد بە سیاسەت لەبەرەوە ڕەمەزانە و استشهادی ئیمام عەلیە پێوتین ئاگرە بەسە تووشتێنین تەواوەتی حەفلە ناکرێت وەزعا واجنی ماشەڵڵا ئەوە دیارە خانەقین کوردستانیە شاید جەماوەیەک شتیان بکەن خانەقین هەمێنەی کوردستانی ئینشاءالله. ئەمە ئەو دیمەنانە کۆبیون سەرجەم خەڵکی خانەقین لە نزیک ئاگرەکە کۆبوونەتەوە ئاگری نەورۆز دووبارە پیرۆزەکەنەوە جەژنی نەورۆز پیرۆزەکەنەوە. پێم باشە بڕۆم بۆ لای شێخ سەلام. ئەم کاتت باشە؟ باشتر قوربان سەلامەتی سوپاس. گوێم لە دەنگت بوو ئەیرەقی بتوتەوە بە ورەیەکی بەرزەوە شانازیەوە چۆن بەڵێ چی ئەگەێنێەوە لە خانەقین؟ ئێمە سەرەتا هەر هەمومان کوردین نەورۆزش ئەوە گەێنێت سەری ساڵی تازەی کوردیە وەکو کوردێک وەکو تەواوی گەلەکانی تر تەواوی گەلەکانی جیهان هەر کەسە و شانازی بە مێژووی خۆی بە ڕەسەنایەتی خۆی بە مێژووی خۆیان شانازیەکان بە بۆنە و یادەگانیان شاناز ئێمەش وەکو گەلانی جیهان لە جەژنی نەورۆز سەری ساڵی تازەی کوردیە هەموو ساڵێک بۆنە و یادی خۆمانەکەین و ئاهەنگە گێڕین و دڵخۆشی خۆمان ڕائەگەین. بەڵام ئەم ساڵ شارەکە جیاوازە پێکاتۆ لە کۆمەڵێک چەند پێکاتەیەک ڕێز لە تەواوی پێکاتەکان نەگرین چونکە ئەم شارە کورد و عەرەب شیعە سوننە کاکەی تورکمان یەک عایلەین یەک خێزانین هەر هەمومان یەک دەنگی دەست لە نادەستیەک بۆ ڕێزگرتن لە بەرامبەر و هەروەها لەسەر حورمەتی مانگی ڕەمەزان و شەوی لەیلەتل خەدرە و لەبەر شەهیدبوونی ئیمامی عەلی عەلەیهی سەلام ئێمە بڕیارماندا ئاهەنگ نەگێڕین بەڵام هێمای ئاگری نەورۆز هێمای سەرکەوتنە حەق بەسەر ناحەق بەسەر ستەم و زوڵم و زۆرداری ئەوە وەکو یادێکی نەتەوەیی و نیشتیمانیە بە شانازیەوە یادی خۆمان نەکەینەوە. بەڵێ هەمیشە ئێڵێنەوە سرودی ئەیرەقی هەر بەردەوام لە خانەقین ئەڵێنەوە هەموو ساڵێک لەگەڵەوە ئاگرا. پێم خۆشە ئەگەر هاوڕێیان لێرە دووبارە سرودی ئەیرەقی بڵێنەوە لێرە پێکەوە ئەیرەقی ماوە قەومی کورزبان ناشکێنێ دانەری تۆپی زەمان ناشکێنێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاواکەمان زیندووە قەت نانەوێ ئاواکەمان. خۆش بێت زۆر سوپاس. ئەمە ئەم دیمەنانە بوو. بەڵێ سڵاو لە هەر چوار پارچەی کوردستان خانەقین هەر کووردە و هەر کوردستانیە و بژی کوردستان و بژی خانەقین و بژی کورد و کوردستان. ئەم دیمەنانە ناو شاری خانەقین دیارە سەرجەم شاری خانەقین زۆربەی خەڵکی خانەقین لەم شوێنەدا کۆبوونەتەوە و
سەرکەوتن هەر بۆ کوردستانەوێ ئینشاءالله خانەقین وەکوتم دووبارە کوردستانیەتی خۆی سەلماندە و ئاگری نەورۆزیش لەسەر و هەموو شتێکەوە کرایەوە چەندی منێکی تریش ئەگەر هەبێ ئەم شەو هەوڵ دەدەم بۆتان بگوازمەوە لە ڕێی کامێرای 964